سەرەتا بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم مسلمانانی کوردستان بەگشتی و هەروە خانەوادەی سەربەزی شەهیدان بە تایبەتی و پێشمەرگە قەڕەمانەکەمان دەکەین بە بۆنەی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆز بە مەبەستی پاراستن و ئارامی و ئاسایشی هاوڵاتیانی دەڤەرەکەمان و هەروە ئەو گەشتیارانەی کە سەردانی دەڤەرەکەمان دەکەن لە بەڕێوەبەرەتی پۆلیس سۆران پلانێکی ئەمنی تۆکمەدانراوە کە گشت ئەفسەر و کارمەندانمان لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بۆ ڕۆژانی جژن و هەروە ڕۆژانی دوایە کە پشووی جژن دەگرێتەوە. پلانەکەمان بەم شێوەی خوارەوەی دەبێت. یەکەم دانانی مەفرەزەکانی بنکەی پۆلیسی فریاکەوتن لەم شوێنانە دەواازەی سۆران، شەقامی کاوە، ناودیانای کۆن، ئازادی سەر ڕێگای جوندیان و هەروەها مەفرەزەکانی تری پۆلیسی فریاکەوتن لە بەهەمانگی لەگەڵ بنکەکانی پۆلیس بە بەردەوام لە گەڕان و سۆرانە دەبن لە ناو کۆڵان و گەڕەکەەکانی ناوشاری سۆران و شوێنە گشتیەکان بە مەبەستی کۆنتترۆلکردنی هەر کێشەیەکی نەخوازراو کە ڕووبداتن. هەروە هەموو هێزەکانی چالەکە مەدەنیەکان لە ئامادەباشی تەواودا دەبن بەم شێوەیە کە لە ناو کۆڵان و گەڕەکەەکانی ناوشاری سۆران هاتوچیان دەبێتن بە بەردەوام و هەروەها بەشێکیان بە جلوبەرگی مەدەنی بە هەماهەنگی لەگەڵ بەشی نەهێشتنی پۆلیسی تاوان دەبن بۆ کۆڵان و هەروەها بازاڕ و شوێنە گشتەکان و ئەو شوێنانەی کە دادەخرێنیش وەکو بازاڕ ئەوانە بە مەبەستی پاراستنیان لە هەر ڕووداوێکی دزیان هەر ڕووداوێکی تری نەخوازراو. هەروەها لە پارکی گوڵان و شنگلبانە و جوندیان و هاوینە هەواری جوندیان و ئەمانەش هێزێکی تەواوی پۆلیس لەم شوانانەش بڵاوە پێ دەکرێتن بە مەبەستی پاراستن و هەروەها ئاسانکاری بۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی ئەم شوێنانە دەکەن. و هەروەها بەنسبەت شوێنە گەشتیارەکانی تری وەکو ڕەواندز و ئاکۆیان و بێخاڵ و شنگلبانە و ئەمانە لەلایەن بەشی پۆلیسی ڕەواندزەوە پۆلیس بۆم شوێنانە دابین دەکرێت و هەروەها ئەفسەرەکانیش بەتاوی لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بە مەبەستی پاراستنی هاوڵاتیان و هەروەها هەر ڕووداوێکی نەخوازراو کە ڕووداتن بۆەوەی بەزووی کۆنتترۆل بکرێت و هەروە ڕێخۆشکەری بۆ ئەو گەشتیارانەی کە سەردان دەکرێتن بە پێی پێشبینیەکانی چکە بە پێی پێشبینیەکانی کە لەلایەن گەشت و گوزاری سۆرانەوە کراوە دیارە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم دەڤەرانە دەکاتە. هەروە بەنسبەت گەلی عەلیبەگەوە لەلایەن بنکەی پۆلیسی خەلیفانەوە ئەفسەر و کارمەندانیان بە تەواوی لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن و بۆ هەموو ڕۆژەکانی جژن و دوایی لەوێ دەمینەوە بۆ پاراستن و کار ئاسانی گەشتیاران. بە هەمان شێوە لە بەشەکانی پۆلیسی چۆمان و بەشی پۆلیسی مێرگەسۆریش بۆ شوێنە گەشتیارەکان و کۆڵان و گەڕەکەکان پلانی هاوشێوە دانراوە کە ئەفسەر و کارمەندان لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن و بڵاوە دەبێن لە شوێنە گشتیەکان و گەشتیارەکان و هەروەها کۆڵان و بازاڕ و گەڕەکەکانیان. دەمانەوێت ئاماژە بەوەش بکەن وەکو هەموو یادەکانی تر ئەم پلانە بە هاوکاری و هەماهەنگی دەبێتن لەگەڵ برایانمان لە ئاسایشی سۆران و هەروەها بەڕێوەبەرەتی بەرگری شارستان و بەڕێوەبەرەتی هاتوچۆی سۆران.